بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ تایبەت دەبێت بە ڕووداوەکانی بەیانی زووی ئەمڕۆ کە ژمارەیەک لە فڕۆکە جەنجیەکانی سەر بە سوپای تورکیا چەند ناوچەیەکیان لە دەڤەری شنگال بردمان کرد، هەروە چەند ناوچەیەکیش لە ڕۆژئاوایی کوردستانیش بە هەمان شێوە بردمان کرا. پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان چەند جارێک هۆشداری دابوو بە هێزەکانی سەربەپارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە دەڤەری شنگال بە تایبەت لە چیای شنگال بکشێنەوە، بەڵام دیارە پەکەکە ئامادە نەبوو گوێڕایەلی داوەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بێت. حکوومەتی تورکیا بە هەمان شێوە چەند جارێک هەڕەشەی کردووە لەوەی ئەگەر بێت و پەکەکە لەو ناوچێ نەکشێتەوە ئەوە ڕێککاری سەربازی دەگرێتە بەر و جم و جۆڵی خۆی دەست پێ دەکە. ئەوە بووکە بەیانی زووی ئەمڕۆ کاژمێردوو بە کاتی هەولێر چەند فڕۆکێکی جەنجیەکانی سوپای تورکیا چای شنگال بردومان دەکەن. بۆ قسەکردن سەبارەت بە بارودۆخی دەڤەری شنگال بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شنگالەوە بەڕێز مەحمە خەلیل قایمقامی شنگال لەگەڵمانە. بەڕێز مەحمە خەلیل بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. هەرچەندە هەر لە بەیانی زۆوە کوردستان 24 ڕووماڵی ڕووداوەکانی کردووە، باسی لە قوربانی و ژماری قوربانیەکان کردووە، بەڵام پێمان باشە ئەگەر تەتەوڕاتێک هەبێ زانیاری تازە هەبێ سەبارەت بە قوربانیەکان زەرەر و زیانەکان لەوە دەست پێ بکەین. دووە ئەمەرەکان لای تۆ چییە؟ ئێوارە باش کاک کامیران، سوپاس بۆ کەنالێ 24 بۆ کارمەندێت 24 بۆ گۆدارێت خۆشتەوی. وەکو شنگال قەڵەم هاتە داین، شنگال دەڤەرەکە وێرانە و جینۆسایتە چاوڕێ بوون بۆ ئاوادانکردنێ و جینۆسایتە و ڤەگەڕیا خەڵکێکی هەژاری فەقیری سبیل بەلێ مخابن نەفکێشێت تورکیا هاتە ئیرۆ هات ئەو کێشەیەکە گەورە هات و سەعەت 2 پشتی نیشێڤ فرۆخانێت فرۆکێت تورکیا ئێریشدانە سەرچایە شنگالێ وەکو 6 بنگەها هاتە گوڵە باڕانکردن قوربانیت کە و ئامارێت کە بەردەستێمە هەین هەتا vێگاوێدا جارە عەول 5 پێشمەرگێت قەهرەمان مەشەهیددان و 10 بریندار بوون. یەکی ژوان ژیل خەستەخانە دهۆکێت دەستە ژیانە خبەردام داخوازت کنش خودەی رب العالمین بەهشتا بەری جێوان بێ و داخوازە ساغڵەمیا بریندارێت خۆتکن. ئەوانژی پێشمەرگە خدمەت بۆ بنگەهێ دەرمانخانێت خەڵکێ شنگالێک کە خوشکە خەنسا دکتۆرە خەنسا ژ ڕۆژە عەول 3/8 کە المەچای شنگالێ و تایبەت لێ زیدیال مە زیدیا قەومی خدمەت و دەرمان بۆی خەڵکیتکن مخابن وەکو کەمەگۆی شنگال تورکیای ئاواکە و پەکەکەی و شنگال چۆل بکە بەلێ مشکلێت وان و ئەزەماتێت وانە تورکیا هاتن سەرچای شنگالێ ئەوە کێشە ئەکە دی دروست بوو ئش خەڵکێکی فەقیر خەرکێکی هەژار جینۆسایت بەرمای 74 فەرمانە هەتا نوها ڕفاتێت خەلکێت ما البەر حەتاڤێنە بەر باڕانێنە ڕێزگرتنەک نهاتە ئیرۆ مشکلەکە ئەقلیمی سەر چنگالدا و کە ئیدارە شنگال و کە حکوومەتە هەرێما کوردستانم ئەفسەدێت جاران مەداخوازیش پەکەکێک و کە مڵەتێ شنگال vê deverê çol bikin me navêt muşkîla çêvê de omêdek bo xelkê vegeriye bo şingal. باشە تۆ باس لە زەرەر و زیانەکانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان کە دای سەبارەت بە هێزەکانی یەپەگا ئەوان زەرەر و زیانیان چی بووە بە تایبەت وەکو باسی لێوە دەکرێنی دەستگای فەرمی سوپای تورکیا باسدەوە دەکات ئامانجی سەرەکیان پێگەی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بووە. زەرەر و زیانەکانی ئەوان چی بووە؟ وڵای بڕاستی کاک کامیران مە پەیوەندی لەگەڵوان نینە بەڵام وەکو خوینا کوردای مەناوێ یەک دلۆپ خوینا کوردال کێ دەرێ بێتەرێ مڵەتێک کوردای مە ئاشتی خوازە مشکلەکە نێڤە پەکەکێ و تورکا دەهێنە کارنل ترکادە بەلێ مخابن
ئەم شەرمەزارکن حکوومەتە تورک و ئەردۆگان وەکوکە مشکلێت خۆتینە سەرچای شنگالێ ڕاستیەوە بەعاج نزیکی مە 20 کیلۆمترە هەکە نکارین داعش و عاسیمەتا داعشە کە فرۆکەکانی تورکیا نکارین داعش البەعاج تۆ گوڵە باران بکەم وێرێژێم تحملەکە مەسئولیەکە تاریخیتکن پەکەکێکە بوونە سەبەب شنگال بێنە گوڵە بارانکردن و خەڵکەکی بێ ئۆمیدت مینێ و جارەکە دیژی خەڵک بە هەوەریاوانە ژیانی لێ درێ نەمینێ و بەرێ خۆ بدنە غوربەتێ و وێ دەڤەرێ چۆل بکەن ڕیساڵە خەڵکی شنگالێ داخواز ئاشتی ئارامی هاریکار دەڤەرەکە کە لێ قەومی بوو ملەتێکی دەوڵەمان بەشێکیش ماڵا کوردی زەنگینترە چما بڕاستی ئەو پلانە سەرمەتێ نەکرد چمام ئێزیدینە ئەغڵەباما زۆر بینەیمە و چمام کوردن ئەرێ چمال دەڤەرێ دیترێ ئەف کێشە چێ نابن ژێکێژی باری بڕاستی دەرگەهەک نەما مەگلی و گازنێت خەڵکێ شنگالێ نەگەهانێتێ نیویۆرک و واشنتنێ و جنێڤێ و لەندەنێ و بایلۆ خانە و سەفیرێت هەمی دەوڵەتە و بڕێگا 24 ئەم حکوومەتە عراقێژی شەرمەزارت کەنەکەمە سەدێت جارامە گۆف سیادەتە دەوڵەتە عراقێ داخوازش پەکەکێ بکن کە vê deverê çol bikin û hetanwa rêzgirtinek nel cînosaytê kirin û nel penaberiya me kirin û na şehîdêt me û nel şehîdêt xwe kirin nel bejewendiya wan de bû ev şingal wisa paşroja şingal û rewşa şingal bigihe vê qonaxê. باش بەڕێز محەممەد خەلیل هەرچەندە ینی پەکەکە باز لەوە دەکات مانەوەی ئەو هێزانە بۆ ئەوەیە ینی پارێزگاری لە خەڵکی شنگال بکە بەڵام لە میدیاکانی تورکیا بازدەوە دەکرێت پەکەکە دەخوازێت چای شنگال وەکو قەندیلی دووەم بەکار بهێنێ ئەوە لە لای ئەوانەوە هێڵی سوورە دووەمیش باز دەوە دەکات کە ئەم ڕێگایە کە لە سووریاوە نزیکە چەک و تەقەمەنی لە قەندیلەوە بۆ ڕۆژئاوا دەچێت ئەم بۆ چوونانە چەندە ڕاستە ینی ئەم زانیاریانە چەندە پشڕاست دەکرێتەوە کە بەڕاست پەکەکە ئەمە وەکو ڕێگایەک بەکاردەهێنێت. بڕاستی یێ بەڕەڤانیە و شنگالت کە و حیفاظە خەڵکی شنگالێت کە پێشمەرگێت قەهرەمانن و خۆرتێ چای شنگالێ و مەردەمێر و قەهرەمان و حکوومەتە هەرێما کوردستانیش بەروێکێژی ملەتی خەڵکی شنگال ڕێزگرتن گۆتە وەکو ئیدارەجی ما گۆتە برایت خۆت پاکەکێ وەکو داخوازیتکن و نەل بەژەوەندیاوەدە و نەل ئاپەکەکێدەوە نەلیا یا ملەتی شنگال دێ و نەل بەژەوەندیا عراقی دە هونلڤێ دەڤەرێ بمینن منەوێ شنگال بکێ کێشەکە ململانیە ناودەوڵەتیە ئەقلیمی شەڕێکی تایفی نوە بەرنامجێکی مستەقبەلیە شەڕێکی تایفی پشتی داعش ئەو بێت نەل بەژەوەندیە دەیە ئەمما شنگال چوو جارا نابێ قەندیلا دوێ ئەم ڕەخنێژی حکوومەتە تورکا دنجی ڕاستی خەڵکی شنگال چاوەڕێ بوو ئەکێ شنگال بێتە ئاوادانکردن و وەکو کە شەریکات و خبرەت و تورکیا هاریکاری بەسمە نزانێ ئیرۆ خەڵکی شنگالێ مەترسیەکی ئیرۆ خەڵک نزانێ چاوە بنگەهەکی دەرمانخانێ کە پێشمەرگا حیفاظا ویت کرد و خدمەت بۆ خەڵکی بێتە کی نابێژە سبەوەی خەڵکێکی سبیلدا ئەوەیە مەترسیا چێکرا مشکلێت تورکیا گەلەکن نێڤە پەکەکێ مەیدانە خەباتە پەکەکێ نەشنگالە مەیدانە خەباتە پەکەکێ کوردستانە تورکە کوردستانە ڕۆژئاوایە شوێ درێژی مەدوێت ئەو حیوار و دایلۆگ کێشێت خۆ چارەسەر بکن نە ماڵا ماوێرانە و ئاگرپی کەفتی ئەو بێن رازن تەنەکێت گازێ مشکلێت خۆ بینن الماڵا ماوێران و هەستێت شەهیدێت مەهاتان و 1620 و نۆت شەهیدی مە السی و یەک مەقبەرەی جەماعەتان ها یەکی ڕێزگرتنێک لێ نەکریاجی و کەمە داخوازی کریا و کەمە برێکا فەرمی و یاسایی و حیوار و دایلۆک و ملەت مە داوە کریەژی ئەف دەڤەرە وەکیل قەلەم داین جینۆسایتە چه یۆنامی چه وزارەتی دەرەوەی ئەمریکا و چه حکوومەتی بەرلەمانی بەغدا ئەرێ ئیرۆ حکوومەتی بەغدا چی کریە ینی
هەکە مساعدات کردە بۆ وان هێزی نەشەرعی نەدەستوری هەتا ئەف دەڤەرە بێتە منطقەکە نا استقرار کە المؤتەمەرات ئەمە گوت شنگال محتاجی باشە بەڕێز محەممەد خەلیل محتاجی قانونەیە محتاجی پێکڤەژیانێ و ئەڤری سالا خەڵکێ شنگە بەلێ مخابن ڕێزگرتن نەل شەهیدێت مەکردن نەل جینۆسایتێکردن نەل داخوازان مەکردن بەڕێز محەممەد خەلیل لە میدیاکانی پەکەکەدا لە میدیاکانی نزیک پەکەکەدا هەندێک جار ئاماژە بەوە دەدرێ کە ئەو هێرشەی سوپای تورکیا فڕۆکەکانی جەنگی تورکیا بۆ چیای شنگال ئەنجامیان داوە بە شێوەیەک لە شێوەکان هەرێمی کوردستانی شتەیدا ئاگادار کراوەتەوە پێشوەخت ئایا ئێوە ئاگادار بوونە لە ڕووداوێکی لەم شێوەیە پێشتر ئاگادار کرابوونەوە؟ نەب خودێمە هیچ ئاگداری نەبوو نەمەزانیژی مەش هاوڵە پشتی کە ئێریشکردین و مەزانی و پشتی خەڵکەکی سبیل گۆتەمە پشتی هەتا کاریسە چێ نەبوو ئەف بمبەبارانە سەرێ چای شنگالی لەوان بنگەهان هاتەکردن نەما هیچ معلومات مە نەبووشی وەکوکە مەدگۆت بلانێ مشکلەی نێوە تورکیا و پەکەکێ نەینە ناو خاکە شنگالێژیدا و وەکو کەمە بەرونها باگرامێ مەژی بەرلەمانتاری بوو کە هەفت بەندیەکە نێوە حکوومەتە بەغدا اتحادی و ئەمریکا هەبوو کە خاکە عراقی سەر مەسئولیەتە ترکات ئەمریکات کەوێ بەداخەوە هەفتبەندی نێوە ئەمریکا و بەغدادا هەبوو کە حیمایەتە ئەردی عراقی و ئەزمانی عراقی و خاکە عراقی و ئاوا عراقی بێتەکردن و شنگاجی وەکو هەرێما بەشەکەش گۆری دستوری عراقی مادەسەد و چ بەشەکەش هەرێما کوردستانی و هەرێما کوردستانێکی بەشەکەش عراقی و بەری نواژی کە تورکیا وان ئێریشە چ دەتە سەر کوردستانی و چ دەسەر شنگال سەر یاسەمایەکی کە نیزاما گۆر بە گۆر نێڤەوەی و حکوومەتە تورکیا دەهاتێ چێکردن کە بەرینەوە ئێریشتدا سەر بنگهێت پێشمەرگێت قەهرەمان ساڵێت هەشتیا و نۆتا ئەڤاتانۆژی نەف قانونە هاتیە لەغیکردن و نهاتێت تەبدیلکردن ئەڤەژی تەحملیەکە ئەخلاقی حکوومەتە عراقی و گونەباران و تەوانبارانکن کە ئیرۆ هەتان هۆب سەرڤێ یاسی حکوومەتە تورکا ئەجوائێت عراقی و ئاوا عراقی و خاکە عراقی تەجاوزێ سەرکە و خەڵکێکی سبیل چل کوردستانی و چ شنگال بمبەبارانت کە باشە تا ئێستا ڕێژەی گەڕانەوەی ئاوارەکانی خەڵکی شنگال بۆ نێو سنتەری شنگال و دەڤەری شنگال چەندە؟ ئایا ئەم ڕووداوانە دەبێتە هۆکارێکە ئاوەدانکردنەوەی شنگال دوا بکەوێ؟ باوەڕ بکە چ ڕوودانە شەوی چ ڕوودانە ئەڤڕۆ سعات دوو پشتنی شێڤ ڕوودایی کە بۆ فڕۆکانی تورکیا شنگال شەش بنگە بە بارانکردن و چا سێ ئەوە بووە ئاستەنگل بەرامبەری ڕێکخراوێت ناودەوڵەتی کە ئیرۆ ئۆمێداوان کێم بووە کە گوت نەمەژی ئەم شنگال نکان ئاوادان بکن کە فێزێ نە دستوری و نە شەرعیل وێرێنە و کەف کێشە چێ بووە و خەڵکی شنگال بقوت کار و بارێ خۆت کرد مڵەتێ ما گۆتونە مێڤەگەرنە وڵاتێ خوا و ما گوندێ باب و باپیرێت خوا پشتی قوتابخانە قوتابیاخۆ خلاص بکەن و کار و بارێ خۆتکردن بەرێ مخابن ئەف بوونە ڕێگر ئەف کێشە بوونە ڕێگر بەر ئاوادانکردنا شنگالێ بەر جینۆسایتا شنگالێ کە شاندێت پسپۆری وەرێن ئەف بووە ڕێگر بەر ڤەگەریانە خەڵکێمە کە ژیانەوان هەتا بن کەمپادەیە چمانێ ڕاستی ژیانەکە قورسەشی و کە ئەز بینە پیلانەکێتکەم کە پیلانەکە مەزن بەرامبەری خەڵکی شنگال و تایبەت ملەتێ ماوەکو ئێزیدی کە شنگال چۆل بکن کە بەرێ خۆ بنە وڵاتێش دەرڤە و کە دەڤەرا شنگال چۆل بکن و کە نەهێ خەڵکی شنگال ڤەگەری بەلێم ئەمێ ڤرێکا کەناڵێ 24 بیژن وەکیمە وعددایی ئەم بەرمایت مەدرسە 74 فەرمانایە هەمی ئۆڵ و نەتەوێت خۆ شنگالێ چ ئێزیدیت شنگالێ و چ بسلمانێ شنگالێ و چ کرسیانێ شنگالێ
تەرکا شنگال نادن نەمەش ئەمبەراتۆریا عوسمانی ڕەهێلا نەمە شۆڤینیا عەرەبی ڕێلا نەڤژوان مەئامرات و پیلانێت vێگاوێ دەکەل سەرمەتێنە کرنجی شنگال دەڤەرەکە وێرانە هەموو مەقایس و مەعایرە سەبی نیسا الەکی چێ نەبووێش غێرمە ئێزیدیا ژنکێت مەل بازار ڕەهاتانە فرۆتن مەدگۆ قەی تورکیای مساعدا مەدگە مەنەگۆێ گوڵاو ڕۆکەی تاژمەرە مەگۆ قەی برادمەت پەکەکەی ڕێزگرتنێ هێسترێت دایک و خوشکاکاوێ بژن ئەمێ vê deverêm neherin derfekek çê bêkenەوە ev dever bête wêrankirin careke dîtirê me ev teweqeet kir me teweqe nedkir me tirsiye ku zarokê êd landigê û derkûş li ber derê dayikî û dayika bigna qeyrîn û hawar careke dî û dengê rokê me tirsiye ku seda mala îro berê xwe dîsa da Kurdistanê û bevê xwe da komelgeha û ke bawerî nema ke ew egleb ew xelkê ser wî سەرچای شنگالê jiyana xwe kir ve bin zivistaneke dijwar de zirûfê cewî zehmet însanî zehmet ji Daeş re terka serê çayê şingalê ne beş ber vê kêşî û vekêşê û vê milmilanê û van meşakilê nêve Tirkiye û PKK xelkê terka vê deverê bide. Baş e berêz Mehma Xelîl zor car degotirê eger PKK lem navçane bimînêtewe کێشەکە زیاتر گەورەتر دەبن یعنی چاوەڕێی چی دەکرێت کێشەکان بە چ شێوەیە گەورەتر دەبن ڕاستی وەکو کەمە ئامارە چل ڕێگا ئیدارێ و چ دەستگای خێرخوازیە بارزانانی و چ ڕێکخراوە دیدرێ بترش نەهزار خێزانی بە گەریابوونا سنتەرێ شنگال و جوگرافیەتا شنگال و نەحیا سنون و کۆمەلگە و دۆروبەر بەلێ ڕاستی ئەف کێشە ڕێستی بووە کێشەکی مێستر وێ مێسترکەوەیە خراپترجی بێ ڕەوشا مەژی و ژیانە مەژی و بەگەڕا خەڵکێ مەژی وجودا هێزێت ئەوان هێزێت نەت شەرعی کەلوێ دەبەرێ کە مەداخواز کریجی بووە وەکو ڕێکەک و پیلانێک بۆ مؤامرات تورکی کە چاوە بەرینەوە سەر خاکا شنگالێ و سەر مڵەتێ کوردت کنجی بۆ دەریع بووە پیلانێک و ڕێکەک کە مؤامرەکە دیترێت سەر خەڵکێمەی شنگال و خاکا شنگال بێتەکردن ئەم داخوازێت کنش هەموو جیهاتە ناو دەوڵەتی کە ئیرۆ واجبەکی ئەخلاقی ئەمریکا سەرۆکاتیا هێزێت هەوپەیمانیت کە هەبەندێک نێڤەوەی حکوومەتە اتحادی کە بێتە وەکو کە مەسئولیەتێت خۆ بکاربینێ شنگال نەهێلێت تورکیا شنگال بم بە باران بکە نەهێلێ پەکەکەل واندەراجیدا بێتە دەریعەت زەربێلمە بدە داوت کنجێ لیۆنامیژی واجبێ خۆی ئەخلاقی کە منطقەکە جینۆسایتە حقوقی جینۆسایت vê deverê re bête kirin ka wan îlan kir dawêl hikûmeta Bexdad kineke ka duhîniyê Mûsil û geyara rizgar bû ke hemû imkaniyet avîtîne berdestê wan de hetan wan jî hiç imkaniyet heke me dawet kir û misaedatê van hêzên ne şerعî bikin nekin û dawê lê bikin ke şingal çol bikin rêzgirtina kokî me îdare sedê caran me gotê tê vê deverê çol bikin ji ber vê kêşî ڕاستی ڕەوشاما ڕۆژ بە ڕۆژ وکە باوەڕە ئەکە شەڕێ داعش ومی دومایە شەڕێ داعش دەینە ئەکە وەکو کەمیشارەت دای ئەکە بە بەعاجە عاسیمەتە مەحەلیە داعشە و کە خەلیفەتێت هۆڤانێت داعش بەعاجن و ئەو عەشیرەتێت عربات کە خیانەتت کردی کە تەجاوز و سەر شەرەف و ناموزە ئەرێ بۆچی تورکیا وێ دەرێت گوڵە باران ناکە داوتکردن باوەڕکردن کە نهایەتەوە جی بێت بەس ڕەوشامەوەی خراپێ لێ نەب چاوەکی دژمناتیر مەتێڕێ نێرین چ ترک و فارس و عەرەب و بەغداد تایبەت جیل وێ دەبەرێت نێرنجی مڵەتێکی چما ئەغلەبیەوان ئەم ئێزیدینە و چمام کوردن و چما وڵات پارێزنش بەرێ دەرێجی ئەو دەبەرەکە ستراتیجیا ئەدوێن ئەف دەبەر 140 لە مەشمولە کە دوینێژی ئەردۆگانجی ڕەخنەت دا و کە وەکی چاوە کە ئالا کوردستانی کەرکووکێ بڵە خۆنا ئەوەژی کە ڕاستی ئەوە پیلانێت دژمناتیە بۆ مڵەتێ کوردن بەلێ
ئەمێ ئالیە دیترێ باشە ئەمێ داوێتکن و مێ شەرمەزاژی بکەن هەر ئینسانێک و هەر لایەن گرێکی کە بووە سەبەبە کە دەرفەکە دایەت تورکیا کە کارێ بێت تەجاوزی سەر شنگال بێتەکرد باشە مەدوێت هەموو کارێ خۆ بکەن ملەتی شنگال ملەتێکی فەقیرە هەژارە دەڤەرەکە جینۆسایتە سەبی نیسا هەتانەوە 3000 دایک و خوشکی مەلدەسێدا زۆر باشە بەڕێز محەممەد خەلیل ینی خێرخوازیەم دوای ڕووداوەکانی ئەمڕۆ بەیانی و سەی مانگی ڕابردوو ئێوە جارێکی دیکە لەگەڵ بەرپرسانی یەپەگە قسەتان کردووە لەوەی کە جارێکی دیکە داوایان لێ بکەن هەڵوێستی خۆیان بگۆڕن بمانێ و نەمانەوە ئێستا ینی ئاراستەکە بەرەو شەڕ دەڕوە بەرەو خوێن ڕشتن دەڕوە ینی چاوەڕێی ئەوە دەکەن پەکەکە هەڵوێستی خۆی بگۆڕێ و لە کۆتادا بڕیار بدات بە ئاشتیانە و ناوچەیە چۆڵ بکە وڵی سەدێ جارامە داوا کریم سوپاس مەگۆ سوپاس بۆەوە و خوێنە قەهرەمانیاوە و بەڕەڤانیال شنگال چاوە پێشمەرگە چوو بەڕەڤانی کۆبانێ کرد و کۆبانێ هێلا وەکو کۆبانیا ببێ مە داوا کرد مەگۆ شنگال بۆ شنگالیا ببێ شنگال دەڤەرەکە جینۆسایت و سەبی نیسا بەس ڕێزگرتن نە ملەتکردن و نە لیدارێکردن ئەس بە هەوەڕ ناکەم ینی جارەکە دیژیم مەچوو کەناڵت ڕسمی کە نینە ڕاگەاندنێ شاندا ملەت ئەڤرێکە مەرجعیاتە داوا کریە حیوارامە گوتێتێ بەڵێم ئەس بە هەوەڕ ناکەم ڕێزگرتنێ لێدرێ ئەس بەهارکەم ئەف پیلانە ژوان تشتا هەمووان مێستر بێ ئەس بە هەوەڕ ناکەم چارەسەرە کێشە شنگالە ئەفشەڕ و خوین و ڕێتنێ بەلێ ڕەوشامە قورسترت بێ حیوار و دایلۆک و بریارەکە ناودەوڵەتی ئیرۆ فەرە حەقەکی وەکو حەقەکی ئینسانیەتی مرۆڤاتی منکوبێتی حەقەکی ئەقەلیەکە دینی هەیە کە ئیرۆ بریارەکە ناودەوڵەتی بێتە داین ئەف دەڤەرە بێتە دەڤەرەکە قانون و کا یاسە بکار بێ و ئەف هێزەش بێ دەرێ دەڤەرێ بکردن و زەختێکی سەر تورکیا بێتەکردن تەجاوزێ سەر نایتەکردن ئەرێ وەکو نمونە ئامێدی و ئەو دەڤەرە 400 گوندی دەڤەرە کوردستانی باسن لە تەجاوز کرد بەڕێز محەممەد خەلیل گوتت ینی پێویستە فشار بخرێتە سەر تورکیا تەجاوزی سنووری و شەڕ لێرێ چاوە ژیانە خۆلێجە جارەکە باشە گوتت پێویستە فشار بخرێتە سەر تورکیا تەجاوزی سنووری هەرێمی کوردستان نەکە ئایا مەترسێکی لەم شێوەیە هەیە ینی سوپای تورکیا سنووری هەرێمی کوردستان ببەزێنێ وڵی توکاری بێ پرسیارێ نەکە هیچ معلومانی تکاری جەنابێتە پرسیارێ بێ پرسیارێش حکوومەتی تورکا بکە ینی بەلام وەکوکە ئەم وەکو ئیدارا شنگال ئەم دایمەن داوا استقرارەکل بێ دەڤەرێ هەبێ یاسە بکار بێتەکردن ئەم بەشێکی وەکوش هەرێما کوردستانیش حکوومەتە اتحادینە ما ئەم قبول ناکەن وەکوکە ئیدارە وەکوکە ملەت و ئەف هێزە و ئەم مشکلە بەردەوام بگەن دەڤەرامە بێتە وێرانکردن وێرانیال سەر وێرانیە دووبارە ببێت باشە و سێبارە ببێت باشە دوا پرسیارم بەوە کۆتایی دەهێنم ینی مەترسی نابێت لەسەر گیانی خەڵکی سڤیل دەڤەری شنگال لە ئێستادا بگەڕێنەوە شوێنی خۆیان وەڵی مەترسیەکە قورس سەروانەیە وەکوکە ئەمڕۆ سەدێت تەلەفۆنا بۆ ماتن چش ڕۆشنبیرە و چش ڕیوسپی و ماقولە و خوددان شەهیدا و بناماڵە و گوتن گۆ پشتی vê کێشێ و پشتی vê بمبە بارانکردنا بان هەر شەش بنگا گۆ باوەریامە نەما جارەکە دیێ ئەم vەگەرنا شنگالێ گۆنا ئەف هێزێت بووناوان هێزی نەدەستوری چێ الوێ دەڤەرێ هاتینە چێکردن و تەجاوزە سنوور هاتێکردن و چه تەجاوزە ترکیا هەل سنوورێ و خاکە ئاشنگال هاتێکردن و ئەف خەڵکەکی سبیل هاتێ بمبە بارانکردن مەترسێک چێ بۆ خەڵکت بژێت ئەمڤە ناگەرین و بژێ ئەڤێلڤان دەراژیت بن خێڤەت ئادا و ژیانە خۆڤە 3 ساڵال بن زستانە دژوار و گەرمە هاوینەکە دژوار دەرباز کرێت بژین ئەمێ جارەکە دی بەرێ خۆ بنە هەرێما کوردستانێ و مێ بەرێ خۆ بنە وان کۆمەلگەها و
بەرێ خۆدەونەش دەربەی وڵات و بژن کێشەیەکە مەزن چێ بوو مەترسیەکە گەورە سەر ژیانە خەڵکی چێ بوو. کەواتە کلیلی چارەسەر ئێستا لە دەست پاکەکەیە ئەگەر بڕیاری کشانەوە بدەن ڕەوشەکە بەرە و ئارامی دەچێت بە پێچوانەوە چاوەڕێی ئەوە دەکرێت بارودۆخەکە زیاتر ئالۆز بێت. بەڕێز مەحما خەلیل قایم مقامی دەبەری شنگال کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شنگالەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. کێشەل دەستی ئەمریکا دێ ئەمریکا زۆر باش. سوپاس کامران بۆ کەناڵی 24 و بێ دەرفەکەی ڕاست. بەڕێزانم دەچینە پشوێک و تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاو تەوەری دومی باسی ڕۆژ هەمان تەوەرە، بەڵام ئەم جارە باس لە ڕۆژاوای کوردستان دەکەین. بێگومان فڕۆکە جەنجەکانی سوپای تورکیا نەوەک تەنیا باشووری کوردستان و چای شنگال بەشێک چەند ناوچەیەکیشیان لە ڕۆژئاوایی کوردستانیش بردومان کردووە. باسدەوە دەکرێت کە سوپای تورکیا لە چەند ناوچەیەک لە ئەفرین لە چەند ناوچەیەکی دیکە هێزی کۆ کردوتەوە. ئایندەی ڕۆژاوای کوردستان چۆن دەبێت، پەیوەندیەکانی تورکیا و ڕۆژاوای کوردستان و بە تایبەت پەیوەندیەکانی ئەنەکەسە و تەبدەم لە داهاتوودا چۆن دەبێت بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانمان. بەڕێز محەممەد ئیسماعیل بەرپرسی بەڕێوەبەری مەکتەبی سیاسی پەدەکەسە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر لەگەڵمانە. بەخێرهاتن دەکەین بەڕێز محەممەد. چی ڕوودەدا لە ڕۆژئاوای کوردستان؟ خەریکە تورکیا دێتە ناو گۆڕەپانی ڕۆژئاوای کوردستان و بە توندی بەشداری دەکات لە ڕووی سەربازیەوە لە ڕۆژئاوای کوردستان. مەترسی هەیە لەسەر ڕۆژئاوای کوردستان بە تایبەت لەلایەن تورکیاوە بۆ ڕۆژئاوای کوردستان؟ سپاس زۆر سپاس. ڕۆژاوای کوردستانە ڕۆژاوا مەترسی سەر هەیە، بەرێژی سەر هەبوو نەهاژی سەرچێت بە سەر سەرانسیری سووریاژی مەترسی هەیە. دەستێوەردانە هەمی لایەنان سەر سووریا دەچی بێ. ئیرۆ وەکو ینی تشتێکی ژنشکێوە دەستێوەردانە تورکیا قەسفا تورکیا دەڤرا قەرەچۆخ و شنگالێ ئەڤەیە بورێرەکەی نهە بۆیەرەکە دێخویاکردن دەڤەر حتانها نە ئارامە ئەو مەسەلێن ناودەولەتی و جنێفا پێنجا و میلەفێ ئینسانی نکاریە ژێ دەرکەوێ ینی ئاگربەستە و مەسەلێ گرتینە و مناتقی ئەوەدانکردی پێدا ئێغاسە دەرباز ببن. ئەف تەنگاویە هە حتانهاژی سووریایە. دەرباری عێریشا تورکیا ئەم حەز ناکەن تورکیا وڵاتێکی وەک تورکیا هجومی وڵاتی مە بکە و دەڤەرا مە بکە و نەپێ خۆشە لێ ئەمکارن بڕاستیژی بێژن پەکەکەژی هاتیە بێ ئێراداوی وڵاتی هاتیە ئەو جەهداگر کریە جای قەرەچۆخژی و جای شنگالێژی و هشتیە گو ئەف موسیبەتە هە سەر وڵاتی مەدا بێ و ئەف مەواقفێ گوتێ ئەف تەنگاویا گۆ سەر کوردستانە ڕۆژاوا دەبێ تەنگاویال سەر مەناطقی شنگالێ دەبێ ئەف خراپیە چێت بن هەمی قووەتێکی هاتیە بێ ئیرادا وی وڵاتی بێ ئیرادا وێ دەرێ بێ ئیرادا دەولی بێ تەوافقێکی ناودەوڵەتی پشگیری هێرشی سوپای تورکیا دەکەن بۆ ڕۆژئاوای کوردستان؟ ئەم نە پشگیری دیکەنمان نەپێ خۆشەژی بەس ئەمت بێژن قوەتێک گوهاتی وێ درێ نە ئەهلێ منطقێنە و نەژ ئێرادا وڵاتی منطقێژی هاتیە ئەوە موسیبەتێکی ئانیە سەروی وڵاتی یعنی مە پێ نەخۆشە تورکیا هجومی مناطقی مە بکە عینی وەک وەختێ ئەمریکا هجومی مەتاریش عێراق کردی حەمەس مە پێ نەخۆشە ئەمریکا هجومی مناطقێکی سووریا بکرد بەس ڕژێمێ کشت ئەو دەستێوەردانە ناودەولەتی چێ بێ و تەنگاوی بێسەر ئێمە تەنگاوی تێ سەر وڵاتی مە منطقا دێریکە ئیرۆ حەمید وەضعکی ئاوارتەدایە نە مەدرسە هەیە نە شتێک ئیرۆ هەبوو ئیرۆ خەڵک حەمید تەنگاو بوون ئەش بۆ بێ هێرشا تورکی هەمی سەبەبێ هێزەکە هاتیە خۆکریە خودیە منطقی و بێ ئیرادا منطقی و بێ شەرعیەتێکیش خەڕڤەگرێ بێ اتفاقێکە ناودەولەتی ئەگەر پێشمەرگەی ڕۆژئاوا پێشمەرگەی ڕۆژئاوا با بڵێن پێشمەرگەی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان ئامادەبوونیان هەبایە پێتان وابوو تورکیا هەمان هەڵوێستی سەربازی دەنوان؟ ممکنە هەگەر تورکیا دەولەتەکە ینی بەرژەوەندی هێن ئێمە تەدەخلات تورکیا سووریەدا نەل بن چاودێریە ناودەولەتی نەل گۆر اتفاقێکە ناودەولەتی بێ ئەم مەترسیامەژێ هەیە وەکو کورد
تورکیا دەوڵەتەکە حەقی وڵاتی ما مصادرە کردە لە کوردستانە تورکیا هەروەسا مەترسیە وڵاتی کورد تەوەجهاتی تورکا هەنە بەڵام ئێستا ینی مەترسی تورکیا ڕاستەوخۆ دەڵێ هێزین کوردیش هەیە تورکیا ڕاستەوخۆ باس دەوە دەکا کە ئەوەی لە ڕۆژئاوا ڕوودەدا ئەو دەسەڵاتەی کە حکومڕانی ڕۆژئاوا دەکا پەکەکەیە لە کاتێکدا ئەگەر ئەنە کەسە هاوبەش با لە دەستەڵات لە ڕۆژاوای کوردستان ئایا هەڵوێستی تورکیا هەمان هەڵوێستی ئێستای دەبوو یاخود دەگۆڕە ئەدوێ بەرکی ناو هەڵوێست بە هەگەر ڕێکەفتنێکی لەگەل ناو کورد هێزین کوردیە کوردستانە سووریادا هەبە لەگەل تەفدەمێ و ئەنجومەن نیشتیمانی کوردی ڕێکەفتنێکی هەبا کورد یەک ڕێزبان یەک هەلوێستبان هێزی وا یەک بە ئەو هێزا کوردی وێنە هێزەکە گو تدخلاتی قندیلیان هەیە جهەکی دی تێدا هەبە وێ قیادەك سیاسی وێ هێزێرە هەبە ئەو قیادا سیاسی و قیادەکە عسکەری ئشراف سەرکردبان وێ سیاستەکە درست منطقەیەدا نەهێ لە زەحمەتی بێ تەنگاوی بێسەر وڵاتی ما و بێسەر دەڤەری لێ وەختێ هێزەك الحالی خۆ هاتیە یەکتاب ئیرادا خۆ فەرد کردە سەر وێ درێ وشخۆرە ئەجندەنن دی پێرە هەنە ڕێکەفتن گەل ڕژێمە چکردە گەل ئالندی چکردە گەل هەر کەسی ڕێکەفتن چێکریە و نەلگەل هەر کەسێژی ئەف مەسەلەی تەنگاویە و کەس نزانە بێ ئەوامرێ واشکوونە وشکو هاتنە هێزەکە هاتیە کەتێ دوێ دەڤێدا جێ مەترسیە لەسەر وڵاتێمە بەرێژی جێ مەترسیە بوو سەر وڵاتێمە نەهاوێجا دەستێوەردانی تورکیا و غیری تورکیا حجەتێکی تورکیاژی چێت بگە قەسف دەکە گومەرامی خۆشی پێکتینە ئەڤەیە هەردوو ئالیا خسارنمایە هەم هەژما هێزا تورکیا خسارەکە سەر وڵاتی ما و تەنگاویە و قیمە مەژێرنای هەم ئەو هێزە هاتی خۆلوێ درێکری خودیە منطقی و بێ ئیرادا منطقی بێ ڕێکەفتنکە ناودەوڵەتی هاتیە خۆ جهێکی شخۆرە گرتی و معسکراتن چێکردنە و شخۆرە دەستگا و چێکردنە ئەوژی تەنگاویکی سەر باشە تۆ باسە دەوە کرد کە مەترسی هەبووە لە پێشوودا لەسەر ڕۆژاوای کوردستان ئێستاش مەترسیەکان هەر هەن یعنی بە پێی دوا زانیارەکان بازدەوە دەکرێت سوپای تورکیا لەسەر سنووری ڕۆژئاوا بە تایبەت لە ناوچەی ئەفرین هێزی کۆ کردوتەوە مەترسی ئەوە هەیە سنوور دەرباز بکە سنووری ڕۆژئاوا دەرباز بکە هێزی تورکیا داخلی ئەو ناوچەیە بێ ئایا لەلایەن هاوپەیمانانەوە ئەمریکا رووسیا ڕێگە بە تورکیا دەدرێت جم و جۆڵێکی لەم شێوەیە بکە ئێمە وەکومە هەگەر هاوپەیمانی گەل لایەنی ناودەوڵەتی هەبە ما مشکلە نینە ئەم بێژن ئەگەر پەیمانە ناودەوڵەتی بگەل هێزن ناودەوڵەتی بن تورکیاژی داخل ببێ یان دەڤەرێکی ئەو بکە ئەوە وێ مەترسی سەر منتیقامە چێ بێ بەس مداخلات تورکیا بە تەنیا بتنێخوا تورکیا بهێزاخوا عسکەری مەترسیا وڵاتی ماژێ هەیە مەترسیا وڵاتی ماژێ هەش بەرگۆ تورکیا مصادرە حەقی کوردی کوردستانە تورکیا گریە هەروەسا دژمنایەتێکی کۆن بە وڵاتی ما هەیە دژی ئەجندەی کوردیە دژی گوتنا کوردیە ئەڤات شتێکی ئەم مەترسیامەژ هەبوونا تورکیا ئەو مداخلاوێت هەندێ سووریدا بتەنیا خوا بتەناخوا بەڵام پێ دوایە ئێستا ینی بەیانی زووی ئەمڕۆ دوو ناوچەی گرنگ لە ڕۆژاوای کوردستان بۆ ئۆردومان دەکات سوپای تورکیا فڕۆکەکان بەبێ ڕەزامەندی رووسیا و ئەمریکا بێ ئەتبێژم بێ ڕەزامەندیەوە ئەگەر ڕێکەفتن گەلوا هەباوێ دیار بە ئیرۆ هەمان شێوە مداخلات تورکیا بۆ قەرەچۆخ و بۆ مناطقی پەکەکە بردومان کردە هەروەسا شنگالجی یعنی دەڤەرەکە پەکەکە هاتیە خۆخستیە تێدا کێ دەسەڵات ئێرادا شعوب خەلکی منطقی ئێرادا وڵاتی عراقی ئێرادا کوردستانە عراقیت بێژیت چۆل بکەن و دەرکەون حجەتی نەدەن ترکا گۆ تەنگاویەتی خسەر وڵاتیمە و ئەوانە حتا نەهامان بوون سەبەبی ئاستەنگیکی وێژە تورکیا نەها قەسف دکە گەلێک خەلکین بێگوناهژی تێ شەهیدکردن پێشمەرگەژی شەهید دبن خسارژی دبێ ئەف هەمی کریارین بێ ڕێکەفتن بێ ئتیفاق حزبەکە یەکتا وەکو یەک ئالی بەئاخواتەنێت کە و هاتیە ئەجندەن معەن دوێ تەنفیستکە جێ مەترسیە نسبەتی ترکا و حجەتێکدا ترکا گوتان عینی تشتا گۆل شنگالیی بی عینی تشت هەمان مقیاسەژی خەلکی شنگالی یان هەرێما کوردستان عراقی نەپێ خۆشە و قەسفا تورکیا مناطقی واچێ بێ بەس عینی تژیت بێژست پەکەکە سەبەبە گوهاتیە وێ درێ بێ ئیرادا شعبە وێ منطقی بێ ئیرادا وێ خەلکی بێ ڕێکەفتن گەش دەڤەرێ و هشتیە مەترسی بێ سەر وێ مڵاتی باش بەڕێز محەممەد کێشەی ئێوە لەگەڵ پێدە چییە؟ بۆچی لەگەڵ پێدا ڕێک ناکەون یعنی پێدە دەڵێ من ئامادەم پێشوازی لە پێشمەرگەی ڕۆژاوە بکەم بەڵام بابێتە ناو سیستەمەکە هەر هێزێکی کوردی دەخوازێ بابێتە ناو سیستەمی پێدە و دەتوانێت جم و جۆڵی سیاسی بکە بۆ لەگەڵ پێدە ڕێک ناکەون نە ئەمرێ ناکەون پێدە نظامەکە یەکتایی یەک ئالیا شێوازێکی
یەکتا و شمولی کار دکە ڕێکەفتن گەر هیچ لایەنێکی سەری نەکریە مە تەجریبەن هەی ئەو ڕێکەفتنێ هە ینی کارێوێ نەت بەرژەوەندی وڵاتی مەدەیت گۆر بیر و باوەریەمە ئەو خۆش ڕێکەفتنێ دەدا ئالیکی ما حەز کردی حتا نەها ئەم حەستکەن دەستێمە درێژکردی و سنگامەڤەکریەش بۆ خەترێ ڕێکەفتنێکی یەک ئالیکی کوردی یەک ڕێزی یەک هەلوێستیان وڵاتی کورد ما تعلایی و زەحمەتی دا کشاندی هەمیش بۆ خەترێ جواتە کوردی تێک نەچێ ji بۆ ئەو ئەردیا گۆ ینی ئەتمۆسفیرا هەواڵتیە و براتیە و وڵاتی ما ئەتمێنانێک چێ بێ کۆچبەری زێدە نەبێت تەنگاویا سەر وڵاتێمە نەبێت لێ پەیەدا خۆشبەر دەدا ئالیکی پەیەداژی نەب ئێرادا خۆیە پەکەکە یا گۆ ئەجندەی خۆ تەنفیز دکە و ناهێلێ بەعقلێ مەژیکی مەژیێ قەندیل ئەمر منطقی کوردی دەڤەرێ کوردی دکە ئەو مەترسیە چێت کە و ئەو اتفاق تەنگاویا پەکەکە نەل سەر پارتی دموکراتی کوردستان سووریا یان ئەنجومەن نیشتیمانی کوردی حتا لەگەل پارتی دموکراتی کوردستان عێراق لەگەل هەمی هێزن کوردستانی کوردستانە تورکیا ئەیران هێزی کوردی تەواژی قبول ناکە و هەر وی شێوازێ هە تەنگاویەت خە دەڤەرا گوتکەوێ ئەو مەترسیت کەوێ سەر وڵاتێمە قەدیا کوردی پاش دەتکەوێ پێش ناکەوێ یەک ڕێزیا کوردی ئەو گۆ هێزامای سەرەکیە یەک ڕێزیا وڵاتی کورد خۆشوێ دەدا ئالیکی وئلا ئەم حەز دکەن ڕێکەفتن گەن هەبێ دەڤەرامە بمینە ئارام کردی قەوەتامە زێدەتر دەبێ خۆرتر دەبێ پرسیار لێرەدا ئێوە دەڵێن ینی پێدا خزمەتی ئەژندای گەلی کوردستان ناکە من پێم باشە بە بەڵگاەوە بخەیتە ڕوو ینی لە چ ڕووێکە لە چ ڕووێکدا پەکەکە خزمەتی ئەجندای گەلی کوردستان ناکە پەکەکە هیچ دەسەڵاتەکوێ تشتەکوێ بناوێ کورد نینە پرۆژێ نەتەوی کوردی دهزر و بیر و باوەریەوێ دو خەباتەوێدا نینە دژی هەر سیستەمێکی تشتێکی کوردیە دژی ئالا کوردیە دژی سلۆگانێن کوردیە دژی پارتیان کوردیە دژی گوتنا پێشمەرگایە دژی هەمی مقدسات و ڕموز و نمونێن گومڵەتی ما پێ شانازیت کە پێ هزرێ نەتەوەی گەشت دەبێ گورد دەبێ دژی وێستکردنە پێشە ڕۆژە کێشایە کوردی و چارەسەرکردنا کێشایە کوردی هەندێک کوردستانە سووریەدا تو پرۆژە تو نێرینەوێتنەنە بەڵام هزری نەتەوەیی لە ژێر دەستەڵاتی پەکەکە ینی بۆ نمونە لە باکووری کوردستان ئەگەر بە نمونە بهێنینەوە هزری نەتەوەیی لە باکووری کوردستان پێشتر مەترسێکی زۆری لەسەر ناسنامەکەی هەبوو بەڵام پەکەکە توانی لە سەرەتادا هزری نەتەوەیی زیێدەتر بکە ئەمە بەمانای ئەوە نییە خزمەتی ئەژندای کوردستان دەکە ئەتبێژم هزرێ نەتەویل کوردستانە باکوورژی و نەل باشوورژی گەشت نەکریە و خورد نەکریە و هیچ ئەلان دکە دەبێژێ ئەس نەب پرۆژێ نەتەویرەمە نەب دەولەتە نەتەویرەمە نەب تشتێکی کوردیرەمە ئەس ئومەت دیموکراتیە و مصطلحاتن گۆ حتانها تو قاموسێ دنیای دەژی نینە ئەو مصطلحاتەیە هەمی پەردایەکە پێ تشتن خۆتێت بەشێرە پێدا خوازە کوردستانە سووری هەمیە بکە قوربانی بۆ سپیکردنا ڕێ پەکەکە ناو هێزێ ناودەولەتی تعامل گەل ئەمریکان بێ اتفاقێکە سیاسی دکە بۆ خاطرێ هەر کوی دەڤەرا بخوازە بێ ڕێکەفتنەکە سیاسی بێ حەقی وڵات بێ قەت چارەسەرکردنا پرسگەک ڕێکەفتن گەر ڕژێما سووری چێکریە بێ گوتنێکی بێ دامەزراندن دستورە سووریەدا گەت سەر حەقی کوردی با پەیامەکان ڕوون بن بۆ خەڵکی کوردستان ئەگەر پێدا خزمەت بە ئەجندای کوردستان نەکە بۆچی ئێوە نەتان توانیوە لە ماوەی ڕابردوودا جێپەنجەی خۆتان بکەنەوە لە ڕۆژئاوای کوردستان بۆ خۆتان فەرز نەکردووە لە نێو گۆڕەپانەکە وەڵام وەکو هێزی سیاسی خۆ فەرز کردە بەس وەکو هێزی عسکەری ماچێ نەکرێ و منە حەس نەکرد جواتە کوردی تێک هەر و دەڤەری کوردی تێکەرە ما سەبر و تەحملێکی بەر دوورنێرین و کورنێرینە تەفگەرا سیاسی کوردی تەجریبا 59 ساڵ خەباتە بێ ڕاوەستاندن مە هەزرێ نەتەویل جەمڵاتی کوردی کوردستانە سووریا گەشتکریە ڕێبازا پیرۆز ڕێبازا بارزانانی سنگی ئینسانی کووردا هاتی چاندن نەب دیکتاتۆریەتێ نەب مەترسیە نەب ئەرهابێ نەب ترسێ مە قەناعەتە مڵاتی ما گۆ ئەف ڕێباز تەجسیدا قەناعاتی و بیر و باوەریت کە ما ئەف سیاسەتە هات هەندێک وڵاتی خۆشێنێ وەکو هێزە سیاسی سەر ئاستی ناودەولەتی شۆڕەشە سووریێرە ما قەدیا کوردی کشاندە گەهاندە سەر مێزان ناودەولەتی ئیرۆ گفتوگوی جنێفێدا ئەوێدا ئەسیتانادا ئەمریکادا ینی یەکیتیا ئەوروپادا پرۆژێ کوردی مەطروحە سەر مێزا گفتوگوی ئەنجومەن نیشتیمانی کوردیە گۆ خودیە پرۆژێنەتەوەی پارتی دموکراتی کوردستان خودیە پرۆژێنەتەوەی کوردیە ما تەجسیدا قەناعاتی وڵاتی خۆ کردە سەروێ ئەساسی وەکو قوێ سیاسی ما
مڵەتەکە زۆر هەیە مەجەمەوەرەك هەیە ڕێبازە پیرۆز ڕێبازە بارزانانی سنگی ئینسانی کوردستانە تۆ باز لە ڕێبازی بارزانانی دەکەی با لێرە بوەستین ئەنی باز لێرە بوەستین چونکە ئێستا لە باشووری کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاشکرا بە پەکەکە دەڵێ ناوچەی شنگال چۆلکە بگەڕێەوە سنووری خۆت خەباتی سیاسی خۆت لە باکووری کوردستانە ئەگەر پارتێکی وەکو ئێوە هەڵگری ڕێبازی بارزانی بێ ئایا مافی پێدەش نییە کە تەواوکەری پەکەکەیە بە ئێوە بڵێ ئێوەش سنووری خۆتان هەیە بۆتان نییە بێنە ڕۆژئاوای کوردستان ینی پێدوانیەوە مافێکی شەڕیەوانی عینی ئەم ژید بێژن حەقی خەلکێک کوردستانە سووریا نێری ناوی پەیەدە بنێری ناوی چ بێ چ مشکلە نینە بەس حەقی پەکەکە نینە بێ هێزی خوا قوواتی خۆ و تدریباتی خۆ ئەکادیمی خوا جای قەرەچۆخدا و دەڤەرێن دیدە چێکە و وێ منتیقێش خۆرە ئەستثمار بکە بۆ خەلکێ سووری بن و تەفدەمە و ئەنجومەن نیشتیمانی کوردی ئەم بێژن بلا ڕێکەڤن گەل هەفتوو ئەم بێ حەز دەکەن و ئەم نابێژن بلا چۆل بکەن خەلکێمە نێرینی وا چ بێ نەمشکلەیە ما قەنەعەت هەیە گەر هەم هەرن دەنگدانێ ئەم هەرن چیتی وڵاتێمە وی باوەری بقەنەعەتێمە بەڕینی بنێرینەمە و ڕێبازەمە بیر لێ هێزێکی خۆکریە چەکدار بەس چەک کارتینە هێزی سیاسیت خوازی ساحی دەرخینە و حیاتا سیاسی بچل مسینە وجيانة طنقافية الخلكية بك حميب قوتها سلاح أو سلاح في وضع قيرانا سوريا ووضع سوريا تبدأ فوضى دولتك قلنا مسيطرة سر حمي مناطق إخوة إيرو سوريا وكو دبيجن جلدي بلنجا بقعة كي داعش بقعة كي جبهة النصر بقعة كي جيش الحرة بقعة كي الرجيمة بقعة كي بيادية بقعة كي عصابات نهبة وسرقة وأوانا أف ولاتك فيشي ويزي نامينه باشە کەوایە هێزێکی وەکو پێدا هێزێکی مەقبول نەبی بۆچی ئەمریکا رووسیا تەفاهمیان لەگەڵ هەیە ڕێککەوتنیان لەگەڵ هەیە تەنانەت وەکو ئێوە باسی لێوە دەکەن ڕژێمی بەشار ئەسەدیش ڕێککەوتنی لەگەڵ دەکات یعنی بۆچی ئەمان ڕێککەوتنی لەگەڵ دەکەن بەڵام نایەن ڕێککەوتن لەگەڵ ئێوە بکەن نایەن بەرژەوەندەکانی ئێوە لە ڕۆژاوای کوردستان بپارێزن و بڵێن کاکە پێشمەرگەی ڕۆژئاواش خەڵکی ئەم وڵاتەیە و مافی ئەوەی هەیە لە ڕۆژاوا بێ ئەنا مە بەحسا پێشمەرگەی ڕۆژاوا نەکرێ مە بەحسا پەیوەندیان ئەمریکا و رووسیا لەگەل پەیەدا ئیرۆ ئەمریکا مەرە ماوەی سەرەکە حەلایەنە ناودەوڵەتی تەفدەژی شەڕێدا عشەر ڕقای و دێرە زۆرێ والموسل پێویستی بە هەر کەسێکی یەکی سێ کەڤەردەستی ویدا هەبن ئەمریکاوی بێژی وەرە کەرەمکە ئاریکان بکە کەواتە وەک کارت بەکار وەک کار بەکارتینە بێ اتیفاقەکە سیاسی لە دوای ڕقا و دێرە زۆرێ وان ئەمریکا و رووسیا ڕێکەفتنێکی لەگەل هەیە اتیفاقێکی خۆ هەیە ئەو باڵایە گۆهەی نەممکنە پێشە ڕۆژە دەڤەری و منتیقی تەفدا ئارام ببگەنە احتیمال سەر هێزێن دەموقرات و لیبرال و هێزێن خودی مڵات بکە ئەمما نەهاوەکو هێزن چەکدار بکارتینە ئەم بێ مەسەلە فێم دەکەن و ئەمزانە چۆن و ئەمریکاژی زانە ئەمریکا ئیرۆ حوجێ پێویستی هەیە بە هەر هێزێکی سەر عردێ هێزە قەسەد بۆ پێ شەڕێدا عش بکرد ڕقای ژبەرێکی احتیوا تورکیاژی دکە و یا پەیەدەژی دکە و یا هەرێما کوردستانێژی دکە سێ ئەجندەی جدا ئەمریکا احتیوا دکە بەس بوو مەرەما خۆی سەرەکی بوو دوای وێت شتێ ئەمریکاوی نکار بێت شتا هەمیە زۆر باشە ئەگەر ئەمریکا پێدە وەک کارتێک بەکاردەهێنێ بێگومان وڵاتانی زلێز هەموو جارێک کوردیان وەکو کارت بەکارهێناوە باشە سەبارەت بە گەڕانەوەی پێشمەرگەی ڕۆژاوە بۆ ڕۆژاوای کوردستان دەستبەرداری ئەو پرۆژەیە بوونە یاخود کار لەسەر ئەمە دەکرێت کە دەبێت پێشمەرگەی ڕۆژاوە بگەڕێتەوە سنووری خۆی پێشمەرگەی ڕۆژاوانەوەی بەگەڕن هەردێک کوردستانە سووریای لێ ئەم حەس ناکەن بەگەڕن و شەڕی براکوژی و ناکۆکی و جواتا کوردی تێک هەر ئەم حەسکەن گەل ڕێکەفتنێکی گەلجێرە چاودێریکی ناودەولەتی تەوافقێکی ئەقلیمی دەولی نابێنا کوردی کوردیژی شتی وا دەبێ وێ جهدێکی وێ ببێ و دوێ ببێ دوێ ئەف تشتا هەببێ ما ئەم بێ حەستەکان ما سەبرێکی کردی ما تحملێکی کردی ئەم تەعلایە گەلێکی زۆر دادخورشینن ji بۆ خاطرێ جواتا کوردی ئەم حەریسن سەر مڵەتی مەیە دەڤەرە مەیە ئێستا پێشمەرگەی ڕۆژاوە لە سنووری شنگال لە ناحیەی سنوێنێ بوونی هەیە ما لەو لە چوارچەوەی ئەو پلانەیە کە بگەڕێتەوە ڕۆژاوە لە دوا جاردا هەر حەقی وایە خوا ئامادە بکەن بە ئەی چ لە حەز دەرفەتا گوپەیدا ببێ اتفاقێکە ناودەولەتی هەبێت پەیوەندی لەگەل ئەمریکا هەیە گەل هەمی لاندێت پەیوەندیدار هەنە گۆ دەرفەتەکە مناسب گە ئەف پێشمەرگەژی کاربن
بەڕەوانیە لێن و پێشمەرگەی ڕۆژاوا جدا ناکاکە پێشمەرگەی ڕۆژاوا نادرست بوونە دژی ئەجندا حزبێکی دژی حزابێدی یان دژی گروپەکیدی پەروەەردە بوونە شێوازێکی چاک و چالاک و ئەنجامن باشی چڕادەئانینە بوو بەڕەوانیت بەر ملک و مال و سامانێن خەلکێدا بکە پێتڤیکی مڵەتی ما جەماوەری زۆر هەیە دەرباسکردنا پێشمەرگەی ڕۆژاوا درستبوونە پێشمەرگەی ڕۆژاوا وێ خۆرتێن کوردێک ئەسکەریا سووری بازدای یان یەکی تەجریباوی هەی سیڤە خۆ تەقدیم کردە شهادەی خۆ تەقدیم کردە باگراوانندەی خۆ تەقدیم کردە مادیەخ گوتیاش فلان بلان بەلات پارێزم حیا 5 هەیڤ 6 هەیڤ هاتی قبولکردن بینما ئانا یێ پەیەدا خۆرت الجعدا گرتنە و برنە شەر نەوەکو یەکی سیڤە خۆ تەقدیم کردی خەلکی هاتین هەلبژارتن شهاداتی خۆ مواهیلاتێوی ڕاهێنانێ وا مەسائلەیە ئەف سیستەمێکی جدایە ئەف سیستەم هاتی چێکردن نەش بۆ ئەجندا حزبێکی هەماش خۆرە هەنکە خەلکێ بدم هەب پێخم دەستی خۆ پێدیژی ئەجندایەکی دی بکەم یان پێکارێکی خۆ تەسویق بکەم گەل ئالیەن ناودەوڵەتی نا ئەوانە درست بوونە سەر ئەستێکی نەتەوەی کوردی بەرزی بلند بوو بەڕەوانیت بوو هەموو وڵاتێک کورد دەری کوردستانە سووریەدا و پێتڤیکی شعبی هەیە مڵەتی مەژی یعنی دڵخۆشیکی هەیە بوو ڕۆژێک بەری یادی دەرباسبوون باشە ئێستا باز دەوە دەکڕێن نەخشەی سیاسی ناوچەکە گۆڕانکاری بەسەردا بێ ئەگەری ئەوە هەیە کە پێدە داوای فیدراالیت دەکات بۆ بەشی کوردی لە سووریا ئەگەری ئەوە هەیە ئەم پرۆژەیە سەرکەوتوو بێ لە کاتێکدا ئێوەش هەمان پرۆژە دەخوازن پرۆژەی فیدراالی ئەگە بە کورتی وەڵامم دەیتەوە چکە کاتمان کە وڵا پرسیار بچێکی بەرفراها بەس پەیەدە ناخوازە فدرالیکی کوردی دبێژێ فدرالیا ئەمینەتەوان شمال سووریا ئەو تشتێکی یعنی کەس نزان سیمال سووریا شمال سووریاش کوردی حتا کوردی یعنی تنکار بێژی شمال سووریا گوتنەکە فضفاده يعني شامي حتى ربيعة شمال سوريا حتى تركوشان ياما وكو انجمن اجتماعي كردي زلالترين هالويست دناف حمي بشي اوبوزيسيون سوري داي ما قلت يا كرد اللي كويدينا جهواز شورشا سوري دا بشكل اوبوزيسيون سورينا ددو كرد شت خوازن سوريا دا ما قلت يا بيتفيا باوري بهبونا ملاتي كرد وكو نتوايكي جدا هندوری سووریا دابێت تایبەتمەندیاوی هەت بێ ڕێزگرتن تایبەتمەندی چارەسەرکردنا پرسگرێکا کوردی سووریا بێ چارەسەرکردن شێوازێکی ئەم پێشەڕۆژە سووریا کە فەدرالی دموکراتی بەڕێوەبانی فراحزبی نێرینە ئەنجومەن نیشتیمانی کوردی زەلالترین نێرینە هەمی بەشێن ئاراستەی ڕێژێمێژی کردی ئاراستەی ئۆپۆزیسیۆنێکی کردی ئاراستەی هەمی ئەلیەن پەیوەندیدار داهاتوو دیار دەکات کە کامە پرۆژە سەرکەوتوو دەبێت بەڕێز محەممەد ئیسماعیل بەرپرسی بەڕێوەبەری مەکتەبی سیاسی پەدەکەستا زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمان بوو. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان.